بفرستە یەک ئاگادار بن کاکە. هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێم شێرە کوڕانی ئارامی و ئاسایش و ئۆقرەیی هەمیشە گیان لەسەر دەستن، مەرگیان پێژیانیان خستووە و تەنها لە خەمی ژیانی خەڵک و ئارامیدان و لە هەر شوێنێکی ئەم هەرێمەشدا ئەرچیان پێ بسپێدرێ یان مەترسی هەبێ بە ڕوحیان لەلایەک دەبنە پۆڵا بۆ لەناوبردنی تیرۆرستان و لە دیوەکەی دیکەش دەبنە کۆتری ئاشتی. هێزەکانی ئاسایشی سلێمانی بە هاوکاری ئاسایشی گەرمیان و ڕۆژئاوا پیلانێکی گەورەی تیرۆرستان شکست پێدەهێنن بۆ هەڵکوتانە سەر و دەستگرتن بەسەر چەندام و دەستگایەکی سلێمانیدا و چەندین تۆڕوشانەی ڕێخستنەکانی داعشیش لە پارێزگای سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین ئاشکرا دەکەن و زیاتر لە 40 تیرۆریستی سەر بەم تۆڕانە دەستگیر دەکەن و چەندین کەسیشیان لێ دەکوژرێ. دەستیش دەگرن بەسەر زیاتر لە 40 مۆبایلی ئامادەکرا و بۆ دانانی عەبووە ناسیفە و تەقینەوەی خۆکوژی و چەندین ئامێری بێتەلی پەیوەندی و کاتم سەوت و چەندین پارچەی دیکەی وەکو ساچمە و مادەی کارەبایی بۆ بەهێزترکردنی مادە تەقەمەنیەکانیان کە تەواوی دەستگیراوەکانیش ڕوبەڕووی یاسا و دادگا کراونەتەوە و لێکۆڵینەوە و گەڕانیش بەدوای دەستگیرکردنی چەندین تیرۆریستی دیکەی سەر بەم تۆڕوشانانە بەردەوامە. بە پێی زانیاریەکانی گەلی کوردستان تیرۆرستانی داعش پیلانیان هەبووە پێش هێرشەکانیان بۆ سەر شاری کەرکووک پەلاماری چەندام و دەستگایەکی سلێمانی بدەن و چەندین تۆڕوشانەشیان بۆ بە ئەنجام گەیاندنی کردەوەکانیان ئامادە کردووە. بەڵام بە پێی زانیاری ورد و چاودێری بەردەوامی ئاسایشی سلێمانی و گەرمیان و ڕۆژئاوا کە ڕاستەوخۆ سەرۆکی دەستگای ئاسایشی هەرێم سەرپەرشتی کردووە تەواوی مەرامەکانی ناحەزانی ئۆقرەی و ئارامی هەرێم پوچەڵ دەکرێنەوە و جارێکی دیکە بە گیانیان هەرێم دەپارێزنەوە. ئەم پیلانەش پوچەڵ دەکەنەوە کە تیرۆرستانی داعش دەیانەوێ شکستەکانیان بەرامبەر هێزی پۆڵاینی پێشمەرگە و بەهێزی سەنگەرەکانیان بەم کردەوە شکست خواردووە ترسنۆکانەیان پەردەپۆش بکەن. شکست پێهێنانی ئەم پیلانەی تیرۆرستان درێژکراوەی پوچەڵکردنەوەی هەمان مەرامی ناحەزان بوو لە شەوی 14 لەسەر 15 مانگی هەشتی ئەم ساڵ کە لە ناوچەی دەربەندی دێلێژە سەنگاو کە ئەمیرێکی داعش و چەندین تیرۆریست کوژان. ئەوەی بەلای دەستگای ئاسایشی هەرێم و بەڕێوبەرایەتی ئاسایشی سلێمانیشەوە جێگای نرخاندن و تەقدیرە هەڵوێستی جوامێرانە و مەردانەی هاوڵاتیانی خەڵکی کوردستانە کە هەمیشە چاوکراون و هاوکاری دەستگا ئەمنیەکانن بۆ پاراستنی ئاسایشی هەرێم. هاوکات داواکاریشن لە کوردستانیان هاوکاری بەردەوام بن بۆ بەرقەرارکردنی ئەو ئارامیەی هەیە تا هەمووان لە سایەی هێزی پێشمەرگە و دژە تیرۆر و ئاسایش و هێزەکانی ناوخۆ ژیان لەو پەڕی خۆشیدا بەڕێ بکەن. بەڕێوبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانی وێڕای سوپاس و خەمخۆری بۆ خەڵکی سلێمانی و هەرێمی کوردستان دڵنیاییش ئەدەنە کۆمەڵانی خەڵک کە هێزەکانیان بە هاوکاری هەموو لایەک هەمیشە گیان لەسەر دەستن و چاوکراون بۆ پاراستنی ئارامی و سەر و ماڵی هاوڵاتیان و شکست پێهێنانی هەر پیلانێک کە بیەوێ ژیان لە خەڵک تێک بدا. هێزەکانی ئاسایش خوێنە بەخشێ لە پێناو ئارامی و ئۆقرەیی هەرێمی کوردستان وەک دەژووترێ هەتا هاوڵاتیانی ئەم هەرێمە پشت و پەنای ئەم دەستگایە بن ئەوە دەستە پۆڵاینەکەی ئاسایش هەمیشە پارێزەری ئەم هەرێمە دەبێ. کوردوعەلی گەلی کوردستان، سلێمانی.